سڵاوی خواتان لەبێ دیارە پێنجشەمەی ڕابردوو بەلەمێکی کۆچبەران کە لە تورکیا و ئیسوێتی بەرەو ئیتالیا بەڕێکەوێت لە ڕێگە پێشەوەی کە بگەن بە ئیتالیا لە دوورگەی کریتی لە نزیک وڵاتی ئیتالیا بەلەمەکە دیارە بەداخەوە ژێر ئەو دەکەوێت بەو هۆیەوە ژمارەیە کۆچبە تاوکو ئێستا لەو ڕووداوە بێسەر و شوێنن و چارەنووسان نادیارە دیارە دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران بە دەداشوونی بەردەوامەکات لەسەر ئەو کۆچبەرانەوە بەر لە ئێستا ینی داوای لە کەسوکاری ئەو کەسانە کرد کە زانیاریان هەیە لەسەر ئەوەی کە کەسوکاریان ڕۆیشتووەوە ینی گومانیان هەیە لە نێو ئەو بەلەمانەدا بوو بێتن داوای کرد کە بەڵگەنامەکان بنێرن بۆ دەستگای لووتکەبەوەی کە ئەوان لە ڕێگەی نوێنەرەکانیان لە تورکیاوە بەدەداچوون بکەن بۆ بێستەر و شوێنان دیارە نوێترین زانیاری ئێستا من دەمەوێت لە ڕێگەی کاگاری بەرپرسی دەستگای لووتکەوە وەربگرم زانین ئەو کەسانی کە بێسەر و شوێنن چەند کەسن ژمارەیان چەنە چەندی کوردی باشووری خۆمانی تێدایەوە چەندی باشووری بڵین کوردستانی ڕۆژهەڵاتی ئێرانی تیا پێما بێت لە کوردستانی ڕۆژهەڵاتی ئێرانیش ئەفرەتێکی تایە کە بێسەر و شوێنە تاوەکو ئێستا کاگاری سوپاس بۆ جەنابەت سوپاس نوێترین زانیاری لەسەر بێسەر و شوێنانی ئەو بەلەمە چیە تا ئێستا چیتان دەستکەوتووە وەڵە بەداخەوە دیارە وەک بەڕستان ئاماژەتان پێ کاژمێرنەوە دەخولێکی شەوی پێنجشەمەی ڕابردوو دیارە من ڕووداوە ڕوویداوە لە کاتێکە کە کۆمەڵک لە کۆچبەران لە کەناراوەکانی وڵاتی تورکیاوە لە دەریای ئیجە و ویستویانە خۆیان بگەنن بە دەریای سپیناوە ڕاست وە لێشۆ بەرەوە کەناراوەکانی وڵاتی ئیتالیا دیارە پێشگەیشتنیان بە دەریای سپیناوە ڕاست و لە نزیک دوورگەی کریتی کە سەر بە وڵاتی یۆنانە بەداخەوە بەلەمەکان پەکیەکەوە لە دەرەنجامیان پەککەوتنە لە دوای بەدوادا چوون و لە دوای بەهاناوە چوونی کۆمەڵک کەشتی هەم پۆلیس و هاوکات باخیرەیەکی نەوت کە یەختێ بۆ باخیرێکی نەوت کە ڕۆشتۆ بە دوایانە 37 کەسێک ڕزگاری بووە کە هاوڵاتی عراقی و هاوڵاتی هەرێمی کوردستانی زۆریتیایە کۆچبەری زۆریتیایە بە پێو ئامارانی کە تاوەکو ئەم دەقێ بەدەستی ئێمە گەشتوچکە بە بەردەوامی ئێمە لە خەت بووینە و لیژنێک لە نێوان ئێمەوە هاوکات نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان پێکێنراوە بۆ بەدووادا چوون لەسەر بێسەر و شۆن بۆکان دیارە حەو کەس لای ئێمە تۆمار کراوە ئەم حەو کەسە کە بێسەر و شوێن بوون و خەڵکی هەرێمی کوردستانن 4 کەسیان باڵگەنامەیان لەلایەن کەسوکارەکانیان و بەدەست ئێمە گەیشتووە و 3 کەسیشیان تاوەکو سێ کەسوکارەکانیان هیچ شتێکیان بۆ ئێمە نەناردووە پێیان نەزانیوە دیارەمە لە یۆنانەوە بە دەست ئێمە گەشتووە بە تەنها ناوی یەکیان هەیە لە لای ئێمە وێ داواکارین لە کەسوکاریان لە زووترین کاتە کە بەڵگەنامەکانیان بنێرن لە بروی ئێمە دۆسیی تایبەت و مەلەفی بۆ بکەینەوە و ڕەوانی شوێنی ڕووداوەکەی بکەین و لە ناو ڕزگاربووەکانی حەبە کەس لای ئێمە تۆمار کراوە کە و حەبە کەسە بگرە زیاتریشن بەڵام لە لای ئێمە تۆمار نەکراون ئەوانی دیکە ئەوانی کە ڕزگاربووی ڕووداوەکەن ئەسە لە شوێنێکی زۆر باش و پارێزراوان و لەلایەن پۆلیسەوە هاوکاری ئەکرێن بەوەی کە هەتاوەکوم لێکۆڵینەوەکان تەواوێ و دوجار بەدڵنیای ئازاد دەکرێن ئەی جۆزرێنەوە بۆ کەمپێکی کراوەتر و باشتر. باشە ئەوانی کە چارەنووسیان لای ئێوە یەکلایی بۆتەوە ینی بەدڵنیاییەوە ئەوانەی کە بەڵگەنامەکەیان بۆ ئێوە نردووە کەسوکارەکانیان هەمان ئەو کەسانن کە چارەنووسیان بێسەر و شوێنە یاخود ینی تاوەکو ئێستاەوە دڵنیایی 100% ئەو کەسانە بن بەدڵنیایی دیارە وەکووتم 7 کەس بە ئێمە ڕاگەاندراوە لە وڵاتی یۆنانەوە کە 7 کەس بێت سەر و شوێن بوون حوتی هەرێمی کوردستان و یەک دانێ ڕۆژهەڵاتی کوردستان و هاوکات 2 میسری شەیە کە هەر لە هەمان یەختا بووە دیارە 10 کەس بوونە بێسەر و شوێن بۆکان بەڵام باز لە هاوڵاتیان هەرێمی کوردستانەکەین ئەم حوتە 4 کەسیان لەلایەن کەسوکارەکانیانەوە پەیوەندی بە ئێمەوە کراوە 3 کەسەکەی دیکە کەسوکارەکانیان تاوەکو ئێستا پەیوەندیان ژن و پیاویشی تیاڵیان نەخێر بەپێی ئەو ئامارانی کە لە ئێستا تا ئێستا بڵاو کراوەتەوە زۆربەی ڕزگاربووی ڕووداوەکان و منداڵی تایە منداڵەکان دیارە ڕزگاربووی ڕووداوەکەن و ئەوانی دیکە لە بێسەر و شوێنبووەکان بچووکترینیان مالیدی 2006 وەکو باسم کرد ئەوانی دیکەیان بەڵگەنامەکانیان بەدەست ئێمە نەگەشتۆ سێ کەسەکە تەنها ناوی یەکیان لای ئێمە بوونی هەیە گومانەکرێ ئەمانە مابێتن یان چوزانم لای پۆلیس بن یا گومانەکرێ خنکا بێتن ینی ئێوە زیاتر بە دوودا چۆنەکانی ئێوە چییە سەلمێنێ بە دڵنیاییەوە لای پۆلیس نین ئەمانە
ئەگەر ڕزگار بووی ڕووداوەکە بن دیارە بەهۆی کەوتنە ناو ئاوە یاوەتە بەهۆی نەبوونی شەبەکە یا وەحدای مۆبایل ئەو بابەتانە نەتوانن پەیوەندی بکەن لە ناو دارستان و جەنگەڵۆم بابەتانە خۆیان شارد بێتەوە بەڵام بەداخەوە لە زۆرێک لەو ڕووداوانە کە ڕوئەدا ئەم خەڵکانە بەبێ سەر و شوێن بوو لە قەڵەمە درێن هەتاوەکو فترێکی زەمەنی بە دوواداچوون و گەڕانی تاو ئەکرێت وەکوتم لە ئێستاە زۆر گرنگە بۆ ئێمە زۆر زەرورە کە بەڵگەنامەی پێویست لە بەردەستی ئێمە هەبێت لە بەروی کە بیدەین بە لایەنە پەیوەندیدارەکان چکە لایەنی پەیوەندیدار و پۆلیسی سەواحیل پۆلیسی دەریاوانی هیچ بەڵگەنامە و زانیاریی لە بەردەسانیە لەسەر کەسە بێ سەر و شوێن بوانە ماعەدا ئەوەیە کە لە دەمی کۆچبەرە ڕزگاربووەکان ناوی یەکی یا دوی ئەو کەسانە وەرئەگرن بەڵام بێت بە شێوەیەکی فەرمی وەکو چۆن لە ماوەی ساڵانە ڕابردوو لە ڕووداوە جیاجیاکان لە دەریای ئیجە دەریای سپیناوە ڕاست و هاوکات دەریای ئاوێن و دەریای ڕژوە لە ڕێگەی وشکانی لە چەندین ڕووداوی نەخوازراوی دیکایە بەداخەوە کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان هەرمی کوردستان بێ سەر و شوێن بوون لایەنی پەیوەندیدار و فەرمی لە وڵاتانەوە لە شوێنی ڕووداوەکان لە موسسە وەرئەگرن نەک لە شەخص بۆیە ئێمە وەکوتم ئێستا سەرقاڵی کردنەوەی مەلەفین بۆ بێ سەر و شوێن بووەکان ئەوەی کە پێویستکە بۆ شێوەیەکی ستانداردی نێودەوڵەتی ئەوەی کە داوایان کردو لە ماوەی ساڵانە ڕابردوو ئێمە بتوانین ئەمانە ئەم زانیاری و بەڵگەنامانە و نیشانە جیاکەرەوانە ئامادە بکەین و ڕەوانی شوێنی ڕووداوەکەی بکەین لە بەرەوەی کە پۆلیسی دەریاوانی لە کاتی بینینی ئەم کەسانەیە خوانە خواستە لە کاتی گیان لە دەستدانیان تەرمەکانیان بوونی هەبوو بتوانین تەرمەکانیان حیز بخێنە سەری و بیگەڕێنەوە بۆ کەسوکاریان تەمەنای ئەوە شەکەین کە هەر حوتیان پارێزرا و سەلامەت بن باشکاگاری ئەو شوێنی کە یەختەکەی لێ نەخۆم بووە یان شکاوە تێشکاوە چەندێ دوورە لە دوورگەکەەوە یعنی مەجای ئەوە هەبووە کە مەلە بکرێت دوور نەبوو وشکانی لیانەوە چیرۆکی جیاواز باسەکرێت لەم جۆرە ڕووداوانە دائیمەن ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین کە بزانین وتەی دواوتەی پۆلیس وەلایەنە پەیوەندیدارەکان چییە بە حکمی تازەیی ڕووداوەکە هەرێکی بە شێوازێک قسەی لەسەرەکات وێ لە ئێسا ئێمە چاوەڕێ ئەوین کە پۆلیس ئێمە عادەتەن لەم ڕووداوە نەخوازراوانە لە ماوەی ساڵانی ڕابردوو کە ڕوویداوە ئێمە تەقریر تۆبی سەرجەمەوە کەسانی کە گیانی لەدەستداوە هۆکاری گیان لە دەستدانەکەی چی بووە خۆمەرزنی ئەوانەی کە کەوت بێتنە ناو دەریاوە خنکا بێتن وەتیایەتی لەسەرما ڕقبەتەوە وانە هەمووی لە تەقریر تۆبیەکانە ئاماژەی پێکرێت بۆ ئێمە چاوەڕێی لایەنی پەیوەندیدارین کە بە شێوەیەکی فەرمی و یەختە لە کار کەوتووە و یەختە تێک شکاوە و یەختە تووشی چه حاڵەتێ بووە ئەوان لایەنی پەیوەندیدار بەدڵنیایی جواب لە ئێمە و سەفارەتی عێراقی جێڕنەوە بۆی کە ئێمە هەم بۆ ڕایگشتی بە تەواتی ڕای بکەین بێسەر و شوێن بووەکان تا چەند پەیوەندیان لەگەڵ ئێوەیە هەیە یان تا چەند نیگەرانن لەو دۆخە چیان بۆ دیارە کە سوکاری ئەو کۆچبەرانە بەگشتی هەم ئەوەی کە ڕزگار بووە و هەم ئەوانەشی کە بێ سەر و شوێن بوون لە دوێنەوە بە بەردەوامی لە پەیوەندیان لەگەڵ ژمارە تەلەفۆنەکانی دەستگای لووتکەوە هەندێکیان زۆربەی زۆریان ڕاستەخۆ لەگەڵ خۆشمان قسەیان کردو بە هەمان شێوە کە سوکاری کۆچبەرە بێ سەر و شوێن بووەکان و ئەوانەشی کە ئێستا ڕزگار بووی ئەو ڕووداون دیاری تەلەفۆنی هەبووە پێش ئەوەی کە بچنە نێو یەختەکەەوە لە تورکیاوە بڕێکەون لەگەڵ کەسوکاریان هیچ باسییان لەوە نەکردو کەسوکارەکان حتمما بەدڵنیایەوە بێ لەگەڵ کەسوکارەکانیان پەیوەندیان هەبوو بێ وەکوتم بوو ئەوەی بۆ ئێمە گرنگە لە ئێسا کۆکردنەوەی زانیاریە لەسەر بێ سەر و شوێن بووەکان و بۆ ئەوی کە بیدەینەوە بەلایانی پەیوەندیدار بە زوویی کە کاری پێویست و جدی لەسەر بکرێت خۆشکاگاری سپاس زۆر سپاس دیارە لە ماوەی ڕابردوودا کۆچی نایاسایی بە تایبەتی لە هەرێمی کوردستان و عێراق دیارە بەڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە لە ئێستاش دەکە بەنمونە هاوینە ینی ڕێژەی کۆچی نایاسایی بۆ ئەوروپا وڵاتانی دەرەوە زیاتر بووە بەداخەوە دیارە لە هەفتەی ڕابردووش ئەو بەلەمە تێکشکا لە نزیک دوورگەی کریتی لە یۆنان تاوەکو ئێستا وەکو کاگاری ئاماژەی پێکرد ژمارەیەک کوردی هەرێمی کوردستان ماون بێ سەر و شوێنن هەرچەند بەدواداچوونیان کردو بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتن بۆ نەتیجەی ئایا ئەوانە ماون لە دەریاکەندا نخم بوون خنکاون یاخود بێسەر و شوێن و دوجار چارونووسیانە بێ ئێمەش بۆ هیوان کە چارونووسیان هەبێ و هەواڵێکی خۆش بدا بە کەسوکاریان بەڵێ